ڕۆژانێ لە مێژووی شۆڕشی ئەیلول لە نووسین و خوێندنەوەی شەوکەت مەلا ئیسماعیل حەسەن. نادنی هێزی پاڵپشت. ڕۆژی پێنجشەمە 22 ئازار 1962 لە بروسکەیەکی شفرەکراودا زانیمان کە میری هێزی پاڵپشت دەنێرێ بۆ ڕەواندز کاولۆک کەلەچین بەفەری گەلی عەلیبەگ بلەژێر مازنە دیانە سەری بەردی خەلان باپشتیان خەلیفان. لە شەوی 29 ئازاری 1962 شەڕ لەسەر شارۆچکەی ئەتروش بەردەوام بوو. تۆپ و فڕۆکەی جەنگی بەردەوام لە سەنگەری پێشمەرگەکانی ئەدا. لەشکری ئێمە لەم شوێنانە بوو: دەورپشتی ئەتروش، ئەرزەخ، ئارمشت، گوندی بلان بە مڵکایەتی هێنی خاتوو حەمدیەیە. ئەشکەفتەیە یەکێکە لە گوندەکانی مەحموود ئاغای چەمانچێ لەسەر ڕووباری بەدرەدین کە بەشێکە لە ڕووباری خازەر لەسەر ملەی چیای گارە بەرامبەر چیای خەیریە. بارەگاکەمان لە ناو ئەشکەوتێکایە لەسەر ڕووبارەکە. بە شەو سەگگڵاو واتە سەجی ئاوی داهاتنە گوێ ئاوەکە و فرکانیان بوو. ئەم ئەشکەوتە زۆر قوڵە بۆ ناوە. دوو دەرگای هەیە، یەکێکیان لەسەر ڕۆخی ئاوەکەیە، دەرگاکەی دیکەیان لە ئەو سەری چیاکەوەیە، بەڵام کەس نەیدەتوانی لەم سەرۆ بچێ بۆ ئەو سەر، چونکە لە ناوەوە داتەپی بوو. لە قوڵیەوە هاژەهاژی ئاوی لێدەهات. ئەو کاتە مەحموود ئاغای چەمانچێ و عەبدولواحیدی حاجی مەلۆ سەرخۆڵە بوون. سێسە پێمیمیان لەگەڵدا بوو. لە بەرەی گەلی ڕوومانە و چیای خێریە بوون. سەرخۆڵە ڕەشیداغای سایداغای دۆسی و سەرخۆڵە تێلی دۆسی سێسە پێشمەرگیان لەگەڵدا بوو. لە چیای کەمەکە جێگیر بووبوون. هەمویان لە بەرەکانی شەردا ئازایانە بەرەنگاری سوپا و هێزەکانی جاشیان دەکرد. ڕۆژێکیان بەرزانی لە گوندی ئەشکەفتێ بڕی 5 دیناری پێدا. توانیمان لە ناو گوندەکە بۆ بارەگای ئاراز ئەم شتانەی پێ بکردن: بزنێکی قەڵە و نزیکەی 10 کیلۆ، برنجی کوردی، شەکر، چا، ڕۆن. 2 ڕۆژ لە خۆشیانە سەمەری پەزامان بوو. ئەو کاتە زەویزاری گوندەکانی بلان و تەلان و هێلان و مەرسیدا عەرەبەکانی مووسڵ لە کوردەکانیان بەکرێ گرتبوو. بەرووبوومی زەویەکان بۆ جوتیار و کشتیارەکان نەبوو، واتە کوردەکان کرێکاری عەرەبەکان بوون. بێتەلەکانی هێزی میری لەژێر چاودێریماندا. سەعات بە سەعات پێشەشی پلانی هێرش و کاتی بردومانمان وەردەگرت. هەروەها تۆپباران. لەشکر توانی بە چەند هێرشێکی تند و تیژ لە ماوەی 12 ڕۆژە مەرکەزی پۆلیس و مۆڵگەکانی جاش لە دەوروبەری بریفکا و لە هەردوو ناحەی ئەتروش و مانگێش تارومار بکات. لە بروسکەیەکی میریا دەڵێ شێخ جەلال بریفکانی لە گوندەکەی هەڵهاتوو و لە ڕۆژی 27 ئازارەوە گەیشتۆتە باعادرە و سبەینێ دەیبەن بۆ قەزای شێخان. جموجۆڵی پێشمەرگە دوای هەڵهاتنی مانگ کە فەرمانمان بۆ دەهات شوێنی خۆمان بەجێ بهێڵین و بەرەولایەکی دیکە بڕۆین. تەتەرێ لای بارزانیەوە ئاگاداری پێشمەکانی دەکرد. شەو دوای هەڵهاتنی مانگ بەرەولای چەپ یان بەرەولای ڕاستی گوندەکە بکەوینە ڕێ و بە درێژایی پیادەڕێگەکە چاو بجێڕین بۆ کەڵەکە بەردی بە نیشانە دانراو، بە تایبەتی لەو شوێنانەی کە لاڕێیەکی لێ جیا دەبێتەوە. چاوەڕوانی هەڵهاتنی مانگمان دەکرد هەتا ئەگەر دوای نێوشەویش سەری لەکەل بهێنایەتە دەر، زۆرجار لەسەر کەڵەکە بەردەکە لە قەدارێکدا دەنرا و ئەو سەری گەڵاکە پێوەەر بوو بۆ ئاڕاستەی ڕێڕەوەکەمان. بارزانەی هەرگیز لە یەک شوێن نیشتەجێ نەدەبوو، بەردەوام لە هاتوچۆدا بوو. تەنانەت لە پشت بەرەکانی شەڕەوە بەناو ڕیزەگوندەکان و شی و دۆڵ و بناری سیاکانە دەگەڕا و بنکەی بێتەلی ئاراز لە شوێن پێی بەڕێزیان بوو. پەیتا بروسکەی بەرەکانی شەڕ و جموجۆڵی سوپا و پلانی هێزەکانی میریم پێ ڕادەگەیان.
ڕۆژی وا هەبوو سێ چوار دەسەوارە بروسکەیشی کراوم دەخسە بەردەستی و سەعات بە سەعات ئاگاداری چۆنیەتی بارودۆخەکە بوو. بەهۆی ئەو بروسکانەوەی ڕاستەوخۆ لە زماندام و دەستگاکانی میریەوە وەرماندەگرت ئەگەر بوار و ماوەی ئەوەمان نەبوایە بێتەلەکەمان لەسەر پشتی وڵاتدا بگرین و دایمەزرێنین ئەوە بەهۆی ڕادووی شەشپیلیەوە ئاملی بێتەلەکە لەسەر شەپۆلی کورتەکان گوێی لە بێتەلە نزیکەکانی سوپا دەگرت لە بەرەکانی شەڕ بەدەم ڕێگەوە بروسکەی شفرەکراومان شیعەکردەوە و دەمخسە بەردەستی بەرزانی. ئازادکردنی شارۆچکەی ئەتروش ڕۆژی سێشەممە 3 نیسانی 1962 لەشکری هێزی پێشمەرگە توانی شارۆچکەی ئەتروش ئازاد بکە. یەخسیرەکان 100 پۆلیسی هێزی گەڕۆک بە چەکیانەوە. مدیر ناحیە حەسەن عەبدوڵڵە العەزاوی فەرماندەی هێزی پۆلیسی گەڕۆک عەلی والیبەگ 3 ئامر فەسیلی پۆلیسی گەڕۆک ئیسماعیل خەلیل عەبدوڵڵا عەزیز عەبدولهاب یونس مەئمور مەرکەز زەکی یونس برین پێچ سالم ئیسحاق مەحاسبی شارەوانی یونس عەلی خەڵەف هەمویان ڕەوانەی بارەگای لەشکری یەککران بۆ لێکۆڵینەوە. بارزانی ئەم سەرقۆڵانەی دەستنیشان کرد لەگەڵ 2000 پێشمەرگە بۆ بەرەی شەڕ لە چیای سەری ئاکرێ. سۆمرخان ژاژوشی، حاجی بەیرۆخی مەلاشینی، عومەر دۆڵەماری. ناحەیە ئاغجەلەر داوای هێزی فریادڕەس دەکات. ڕۆژی هەینی 6 نیسانی 1962 ژمارەیەک بروسکەی هێزی میریمان وەرگرت دامودەستگای ناحیە ئاغجەلەر داوای هێزی فریادڕەس دەکات. گوایە ئەگەر لە ماوەی 4 ڕۆژە فریان نەکەون ناچار خۆیان تەسلیم بە یاخیەکان دەکەن واتە تەسلیم بە لەشکری کورد دەکەن. ڕۆژی شەممە 7 نیسانی 1962 فەرماندەی هێزی زاخۆ ئەیسا سوار لەگەڵ ژمارەیەک پێشمەرگەی هەڵبژێراوە توانیان لە گەلی زاخۆ دوای شەڕێکی پاڵەوانانە 175 سەرباز و 6 ئەفسەر یەخسیر بکەن و لاشەی 50 سەرباز و ئەفسەر لە مەیدانی شەڕەکە بەجێ هەڵڕابوون. دەستکەوتەکان 5 هاوەنی سیائۆقدە لەگەڵ 256 گولە تۆپ، 2 هاوەنی 2 ئۆقدە، 11 ڕەشاشی برێن، 5 ڕەشاشی فیکەرز لەگەڵ 75,000 فیشەک، 14 تفەنی نیو ئۆتۆماتیک، 2257 گولەی هەمانچەک، 75 تفەنی ئینگلیزی و 22 سنوق فیشەک، 12 دەماچەی تۆکاریف، 11 ئامەری بێتەلی ژمارە 9 و 4 بێتەلی سەفەری و 5 سەرکۆڵ و 75 نارنجۆک و گەلێ ئازوقە و تفاقی سەربازی سوود بەخش. لە ڕۆژی دووشەممە 9 نیسانی 1962 لەشکری مەلا مصفا بارزانی دەستیان کرد بە جموزۆڵ هەندێکیان لە ڕووباری خازەر پەڕینەوە دوای شکاندنی هێزەکانی سوپا و جاشی هەرچی و سوورچی 3 قۆڵپێمیم گەشتنە سەر چیای خەیری. هەروەها بۆ ناو گوندەکانی شوش و شەرمەن و باکرمان کەشکاڤا هیزانکێ دووپرێ. 5 قۆڵی دیکە دوای گرتنی ناحەی دینارتە لە دۆڵی نەهلە بەرەوچیای سەری ئاکرێ هێرشیان برد. سەرۆکجاش مەحەمەد سەلیم شوش لەگەڵ 200 جاشی چەکدار لە هێزی میری دابڕان و هاتن ناو ڕێزی لەشکرەوە و پەیمانیاندا دژی عەبدولکەریم قاسم بجەنگن. ڕۆژی 15 نیسانی 1962 لەگەڵ بارەگای بێتەلی ئاراس گوندی ئەشکەرتێمان بەجێ هێشت و بەسەر گوندی ژولیا تێپەڕبووین و گەیشتنە گوندی دووپرێ. ساڵی پار کە ئەفسەری پۆلیس بووم لە هێزی پۆلیسی گەڕۆک لەگەڵ فەسیلەکەمە ماوەی مانگێک لەم گوندە بووین. پێشەوەی خۆم و فەسیلەکەم بگوێژرینەوە بۆ گوندی هەرن لە ناوچەی زێبار. ئەو کاتە 2 کەس لە خەڵکی ئەم گوندە بوون بە برادەرم، محەممەد سدیق و فەتاح محەممەد عەلی. میوانداری خۆم و پێشمەرگەکانی بێتەلی ئاراسیان کرد. لە ڕۆژی شەممە 15 نیسانی 1962 لەشکر دەستی کرد بە هێرشکردنە سەر سەنگەرەکانی سوپا و جاش لە چیای سەری ئاکرێ. تۆپباران بەردەوامە لەسەر ئەو ڕێگەی ئێمە پێدا دەڕۆین بەرەو گوندی بنەماوەتێ
لە دامێنێ چیای پێرز کاتە گەیشتینە دەیەکە چۆڵ کرابوو لە سەعات 9:30 شەو هەتا سەعات 5:30 بەرەبەیان لە پشت سەری ئاکرێەوە تۆباران دەکرێن لە ڕێگا زۆر نائارام بووین بارگای بێتەلەکەمان لە چیای پێرز لە ئەشکەوتێکا دامەزران لە پشت گوندێک کە ئەویش ناوی ئەشکەفتەیە شەر لە چیای سەری ئاکرێ زۆر بە گەرمی بەردەوامە کولێرەی گاڵ لەو سەردەمەی سەرەوە لە چیای پێرز بووین گژوجیای چیاکە زۆری بۆ خواردن ئەشیا وەک ترشۆکە ڕێواز بنەگۆزروان پیشۆک و قوڕات ماوەیە بوو ئەو گیانە خواردنمان بوو ڕۆژێک لە بارگای بەرزانیەوە لە بنی گوێنیەکە هەندێک کولێرەمان بۆ هات کە لە هەرزن و کزن و گاڵ دروست کراب کولێرەکە بە گەرمی خۆشە کە سار دەبێتەوە تاڵە و مەیلە و سەوز ئەبێت دوای چەند کاتژمێرێک ڕەشدا دەگیرسێ و وەک بەردی لێت و تاڵتریش دەبێت جارێکیان لە کاتی شەڕە وڵاخێکمان لێبە لەسە بوو کەوتۆ دەست سوپا نزیک گوندی زەنگەنان لە ناوچەی ئاکرێ دوو جوێنی لەو کولێرەی بەسەرەوە دەبێت دەیبەن بۆ لای یەکێ لە لێپرسراوانی ئەو هێزەی میری کە لەو ناوە بوو کولێرەکان دەبینێ و دەڵێ ئەو کوردەی بەمە ڕازی بێ بێگومان هەر سەر دەکەوێت دواتر پیاوێکی خەڵکی ئەو ناوە هاتبووە ڕێزی شۆڕشەوە ئەمەی بۆ بارزانی جێڕایەوە وشەی جاش چۆن هاتەکایەوە لە سەردەمی ڕژێمی پاشایەتی جگە لە هێزی سوپاپۆلیس هێزێکی چەکدار لە کوردستان دروست کرابوو لەسەر جلی کوردیەوە ڕەخت و فیشەکدانیان لە خوان دەبەست فیشەکدانی سەرشان و بەرپشتێن و سدارەشیان لەسەر دەکرد ناوێنرابوو جاش پۆلیس لە کاتی بەرپابوونی شۆڕشی ئەیلول میری بەو کوردانەی ئەوت سوارەکانی سەلاحەدین و بە چەکدارە عەرەبەکانی دەوت سوارەکانی خالید کوڕی وەلید بەڵام لە ناو کووردا هەر بە جاش پۆلیس ناو ئەبران لە حەڤەی نیسانی 1962 لە ناوچەی دینارتە بووین لەسەر چیای پێرز بازانی فەرمووی ئەوانەی دوای بەرپابوونی شۆڕش بە مەیلی خۆیان دەچنە پاڵ میری و دژی شۆڕش ڕادەوەستن و دێنە شەرمان هەغنێ پیان بڵێن جاش پۆلیس چونکە کە ئێمە دەگەینە هەر ناوچەیەک دایان پۆلیس پەیوەندیمان پێوە دەکەن و دەبنە پێشمەرگە لەبەر ئەوە لەمەولا پیان بڵێن جاش یان جاشک وشەی پۆلیسی لەگەڵدا نەبێت ڕۆژی پێنجشەمە 9 نیسانی 1962 بە جۆرەی ئەو بروسکانەی لەسەر چاوەی بێتەلەکانی میریوە وەریدەگرین بێجگە لە ناوچەی ئاکرێ شەر لەم شوێنانەش لە نێوان هێزەکانی لەشکری کوردستان و سوپا و جاش تا گەرمە زاویتە چیای کەمەکە پشتدهۆک گەلی سپی لە زاخۆ دەوروپشتی هەولێر دەوروپشتی سلێمانی جاشی ئازا ڕۆژی چوارشەممە 24 نیسانی 1962 لە شەرەکە چەند جاشێک بە دیل گیران یەکێکیان بە ئازایەتی و دڵڕەقی و خراپەکاری ناوی دەرکردو هێنایانە بەردەم بارزانی و دوای پرسیار لێکردن و دڵنیابوون لە خراپەکانی بارزانی فەرمووی بیبەن بیکوژن وابزانم بۆ تاقیکردنەوەی ئازایەتەکەی بوو پەلی جاشەکان گرت کە بیبەن شەق بایەکی لێبەر بووە بارزانی بە زەردەخەنەیەکەوە فەرمووی لەگەڵ ئەوانی تر بەرەڵایکەن ئێمە جاشی تڕکەن ناکوژێ خڕۆشێف و بۆمبای ئەتۆم ڕۆژی سێشەممە 24 نیسانی 1962 وەفدێکی پارتی کۆمۆنیستی عێراق لەگەڵ عەزیز مەحەممەد سکرتێری پارتی کۆمۆنیست هاتوون بۆ لای بەرزانی لە چیای پێرز دوای چاو پێکەوتنەکە عەزیز مەحەممەد هاتە لامان بۆ ئەو شوێنەی بێتەلەکەمانی لێ دامەزراند بوو فەرمووی لە بارزانیم پرسی ڕای جەناب چییە کە خڕۆشێف بۆمبا ئەتۆمیەکانی لە کووبا کێشایەوە بارزانی لە وەڵامدا فەرمووی رووسیا کارێکی باشی کرد لە پێناو خزمەتی ئاشتی لە جیهاندا بەڕاستی وەڵامەکەی بارزانیم زۆر لاپەسەند و بەجێ بوو عەزیز مەحەممەد ئەم هەڵسەنگاندنەی دەربڕی لە ئاکامی بۆردومان و شەڕی ئەمڕۆ لە دانیشتوانی گوندی شوش و شەرمن و گوندک و باکرمان شەهید و بریندارمان هەیە
هەباسی مامەنداغا و هێزەکەی. ڕۆژی دووشەممە 30 نیسانی 1962 بە جۆرەی بروسکەکانی میری هەباسی مامەنداغا و هێزەکەی دوو ڕۆژە هێرشیان کردوێت سەر مەرکەزی پۆلیس لە گوندی وەڵاش و ئابلۆقەی شارۆچکەی گەڵارەشیان داوە. شۆڕشی کورد بەرپایە، داوای مافی نەتەوەی خۆمان دەکەین. عەبدولکەریم قاسم داوای کوێت ئەکا، ئەڵێ پارچەیەکە لە خاچی عێراق بە هەموو هێز و توانایەکیەوە دوور لە هەموو هەستێکی مرۆڤایەتی شەرگیرانە لە ئێمە ئەدات. بۆ بەهانەوە گوایە شۆڕشی کورد دەستی ئینگلیزی تێدایە. ڕۆژی سەدان کورد لە وەزیفە دەردەکرێن و سەدان کورد بەند دەکرێن و ڕەوانەی دادگای سەربازی دەکرێن و هەرێمی کوردستانی خستۆتە ژێر فەرمانڕەوایی یاسا و دادگای سەربازیەوە. بارزانی دەفەرموێ ئێمەی کورد داوای مافی خۆمان دەکەین و هیچ مەبەستێکی کەمان نییە. کورد و عەرەب شان بەشانی یەکتر بێ جیاوازی لە شۆڕشی 14 تەمووزی 1958 بەرەنگاری ڕژێمی پاشایەتی بوون بە سەرکەوتووی کۆماری عێراقی نوێیان هێنایە کایەوە و لە باوەشمان کرد. بەڵام ئێستا بە فەرمانی عەبدولکەریم قاسم هێزەکانی سوپا و کۆنەپەرستانی کورد بوونەتە جاش و هەوڵ ئەدەن مافی کورد پێشێل بکەن و کورد لەناوبەرن. لە شۆڕشی 14 تەمووزە هەردوو نەتەوەی کورد و عەرەب بۆ نیشتمان و بۆ مافی نەتەواتی و ئازادی تێدەکۆشان. ئێستا ڕژێمی قاسم دەوێت سەرکوتمان بکات، مافمان پێشێل بێ، سربەستیمان داگیر بکات و ئازادی میلەتی عێراق تەپەسەر بکات. دوێنێ شەو 30 نیسانی 1962 عەبدولکەریم قاسم وتارێکیدا ئەڵێ یاخیبوونەکەی باکوور خۆی کوژاندۆتەوە، بەڵام هەندێک چەکدار ماون وەک جەردە و دز ڕێگاوبانیان گرتووە. ژیانی دانیشتوانی هەندێک لە گوندەکانیان تێکداوە. ئێمەش هێزەکانی سوپامان نارد بۆ ئەو ناوچانە بۆ مەبەستی مەشق و بۆ ئەوەی لە ڕێگەی خۆیانە دز و جەردەکانیش لەناوبەر. دەستنیشانکردن و دانانی بنکەکانی بێتەل لە بادینان. پێش ئەوەی ناوچەی بادینان بەجێ بێڵین و بەرەو ناوچەی باڵەک و گەڵاڵە بکەوینە ڕێ، ئەم بنکەی بێتەلانەی خوارەوەم بۆ لەشکری یەک لە ناوچەی بادینان دانا. بنکەیەک لای ئەسەد خۆشەوی لە بەرواری باڵا، بنکەیەکی دیکە لای ئیسا سوار لە زاخۆ، بنکەیەک لای عەلی خۆشەوی لە دۆک، بنکەی چوارهەم لای حەسۆمێرخان دۆڵەمەڕی لە قەزای شێخان. شفرەی تایبەتیم بۆ دانان بۆ کاتی پێویست لەگەڵ بنکەی ئاراس پەیوەندی بکەن. بەم شێوەیە مەیدانەکانی لەشکر باڵیکشان بەسەر ناوچەی بادیناندا. سوپا و جاش بڵاو بوونەوە بەرامبەر ناوچەکان و کەوتبوونە جموجۆڵ و خۆ ئامادەکردن بۆ هێرشی گەورە. خۆپیشاندانی گەورە لە بەغا. ڕۆژی سێشەممە 1 ئایار 5962 بە مناسبەتی جەژنی کرێکارانی جیهانەوە بە فەرمانی لێپرسراوانی حزبە سیاسەکان خۆپیشاندانێکی گەورە لە شاری بەغداد ئەنجام درا. داواکانیان لە ڕژێمی قاسم جێبەجێکردنی ئەم خاڵانەی خوارەوە، بەردانی زیندانێک سیاسەکان، لابردنی دادگاکانی ئۆرفی، دادگای سەربازی و دادگای ئیستیسنایی، چارەسەرکردنی کێشەی کورد، ئازادی و سەربەستی ئیشکردن بۆ پارتە سیاسیەکان، ئازادی ڕۆژنامەگەری. هێرشی سوپا و پۆلیسی گەڕۆک و جاش. ڕۆژی پێنجشەممە 3 ئایاری 1962 هێزێکی گەورەی سوپا و پۆلیسی گەڕۆک و 2000 جاشی هەرچی و سوورچی و سێباری لەگەڵ 12 زرێپۆشتا و لەژێر ئاگری تۆپ و بۆردومان و گولەبارانی شەستێری فڕۆکەی مێکدا لە دەوروبەری ئاکرێەوە هێرشیان کردە سەر سەنگەرەکانی لەشکر لە چیا و گردەکانی نزیک گوندەکانی خرپێ، شوش، شەرمەن و باکەرمان. بەدەم ڕێگایانەوە ئاگریان بەردایە گوندی سماقۆک، هەروەها گوندەکانی دەوروپشتیشی. ژمارەی دەژن و مەناڵ کوژران. بەهۆی بورسەکانی میریەوە شیکردنەوەیان لەلایەن خۆمانەوە پێشەچی لەشکر ئاگادار بوو لە چۆنێتی پلانەکەیان، بۆیە توانرا کوشتارێکی باشیان لێ بکرێ.
هێزەکانی میری بە شکاوی گەڕانەوە بۆ شوێنەکانی پێشوان. لە ڕۆژی 5 و 6 و 7 و 8 و 9 ئایار 1962 هێزەکانی سوپا سەرجەم کلیلی شفرەی برزەکانی خوان گۆڕی توانیم شیان بکەمەوە لە بیرنامەکەی بەرباخەمدا هەندێکیان تۆمار بکەم. ڕۆژی پێنجشەمە دەی ئایاری 1962 زۆر بە چڕی لە کازیوەی بەرەبەیانەوە هەتا ئێوارەیەکی درەنگ فڕۆکەی بۆمب هاوێژ و فڕۆکەی هێرشوەر بردومانی سەنگەرەکانی پێشمەگەی کرد. لە دەوروبەری گوندەکانی دۆڵی نەهلە و شوش و شەرمون و گوندک و باکرمان گەلێ زەرەر و زیانی گیان بە دانیشتوانی گوندەکان و ئاوایەکان و 3 پێشمەرگە شەهید بوون، 7 بریندار. ڕۆژی جومعە 11 ئایاری 1962 بەهۆی بێتەلەکەمانەوە زانیمان کە لە ناوچەی پێنجین بەشی زۆری مەخفەرەکانی پۆلیس داگیر کراون و لەشکری کوردان بەردەوامن لە ئابلوقدانی مەخفەرەکانی ئەو ناوچەیە. تەنها مەخفەری کانسپیکە ماوە، خۆی نەداوە بەدەستەوە. هەموو مەخفەرەکانی قەزای چوارتە دەستی بەسەر ئاگیراوە. لەشکری میمسین گەمارۆی مرکزی قەزای چوارتایی داوە و تەقە بەردەوامە. ڕۆژی 14 ئایاری 1962 بارەگاکەمان لە شکەوتێکە لە چیای پێرس نزیک گوندی کاولۆکا و دۆستەکە. بارزانی چوو بۆ سەردانی بەرەی شەر لەسەری ئاکرێ. ڕۆژی 15 ئایاری 1962 بە جۆرەی بروسکەیەکی جفرەکراو لە متەسەرفیەتی سلێمانیەوە کە ئاڕاستەی وەزارەتی ناوخۆ کراوە، ئەمڕۆ لەشکری میمسین هێرشیان کردوتە سەر مەرکەزی شارۆچکەی پێنجین. قایمخان بریندارە و مدیرمال و مەئموم مەرکەز دەگیر کراون و مەعاون مدیر شوڕتەی پێنجین کەمال شێخەریب بریندارە. جموجۆڵی لەشکر لە ناوچەی سلێمانی بە جۆرەی برچکەکانی سوپا و لیوای سلێمانی لە هەڵوێستی تێکڕای مانگی نیسان و یەکەم هەفتەی مانگی ئایاردا بەم شێوە هات. ڕۆژی هەینی 11 ئایاری 1962 ئاگاداری بەغداد دەکەن کە هەموو بنکە و پۆستەکانی پۆلیس لە قەزای پێنجین کەوتنە ژێر دەستی پێشمەرگەوە. لەسەر مەخفەری پۆلیسی کانسپیکە شەڕ بەردەوامە. هەموو بنکە و پۆستەکانی کەوتنە ژێر دەستی پێشمەرگە. شەڕ لەسەر مەرکەزی قەزای چوارتا بەردەوامە. قایمخان داوای هێزی فریاد ڕست دەکات. لە چای پێرسەوە بەرەو گەلی بێخمە ماوەی 12 ڕۆژ لە ئەشکەوتێکا بوون لە چای پێرس بە درێژایی ئەو ڕۆژانە هێرشی سوپا و هێرشی جاش بۆ سەر سەنگەرەکانی لەشکر لەژێر ئاگری تۆپ و فڕەکەی بۆمبەهاوێژ و هێرشبەردا سرەوتی نەبوو. لەشکری ئێمەش دەسەوسان نەبوو، بەڵکو ئازایانە هەڵدەسان بە هێرشی بەرامبەریان. بارزانی بەرەیەکی شەڕ و خۆگری پتەوی لە چای پێرس و دۆڵی نەهلە دامەزران. شەوی پێنجشەممە 7 ئایاری 1962 لە سەعات 9 شەوە بەرەوگەلی بێخمە کەوتینە ڕێ. سەعات 6 بەیانی گەشتنە گوندی نەقەب بەرامبەر چیای سادە. هەتا ئەسر بۆ پشودان و بۆ وەرگرتنی بروسکەی هێزەکانی مینی لە پشت گوندەوە بار و بنەمان خست. دانیشتوانی ئەم گوندە سەر بە عەشیرەتی سوورچین. پێشەوەی چۆڵی بکەن خۆیان گوندەکان سوتانۆ و ڕایان کردووە بۆ دەوروبەری شارۆچکەی ئاکرێ. کاتژمێر 4 ئێوارێ بەرەو شوێنی مەبەست کەوتینەوە ڕێ. سەعات 8 شەو گەشتینە ڕۆخی ڕووباری شین واتە زەی گەورە. ئەبێ ڕۆژی جومعە 18 ئایار لە سەعات 4ەوە گوندەکە بەجێ بێڵین و بەرەو گەلی بەخمە کە لەسەر ڕووباری شین زەی گەورەیە بکەوینە ڕێ. بە جۆرەی ڕێکەوتنی لەوە پێشتری نێوان بارزانی و ئەباساخای مەمەنداغا دەبوایە ئەم شەو ئەباساغا و ژمارەیەک چەکدار لە لەشکرەکەی بگەشتنایە ڕۆخی ئەو بەری ڕووبارەکە. ئێمە چاوەڕێ هاتنی ئەوانەکەین. ئەنجا لە ڕووبارەکە دەپەڕێنەوە بۆ بەری هەولێر. مەحموود کاوانی و نامەی زارەکی میمسین. ڕۆژی جومعە 18 ئایاری 1962 لەسەر ڕووباری شین زەی گەورە بووین. خۆمان ئامادە کردو لە ڕووبارەکە بپەڕینەوە بۆ ناوچەی سۆران. لەو کاتانە مەحموود کاوانی گەشە لامان. نامەیەکی زارەکی شەفەیی لە میمسینەوە
لە مالومۆ هێنابوو. بە بارزانی ڕاگەیان کە مەلا مستەفا بارزانی خۆی و هێزەکەی بۆیان نییە لە ڕووباری شین بێنە ئەمبەر، وە ناوچەی سۆران میمسین سەرکردایەتی دەکات و دەبێ بارزانەی لە ناوچەی بادینان بمێنێتەوە و سەرکردەی هێزی بادینان بێت. بارزانی لەم لامە و ڕاستپاردەیە زۆر دڵگیر بوو. بڕیاریدا خۆی و لەشکر بەرەو ماوەت پێوێتە ڕێ و مالومە بکرێ بە بارەگای سەرەکی لەشکر. ئەم نامەزارەکی مەحموودکاوانی هێنابووی بۆ ماچی ناکۆچی زیاتر و قوڵترکردنی دووبەرەکی لە نێوان بارزانی و میمسیندا. مانگی چواردە خۆی لەکەڵدا بوو. دەمە و ئێوارە دەستمان کرد بە پەڕینەوە لە نزیک گەروی بێخمە. جاشەکانی سەر بە سوورچی لەو بەر ڕووبارەکەەوە تەقیان لێ دەکردین، هەوڵی تەقاندن و تێکشکاندنی کوگەف و دراوەکان یعنی کەڵەکەکانیان دەکرد کە ئێمە پێی بەسەریا دەپەڕینەوە بۆ ئەو بەر. چوار لەسەر ئەو کەڵەکانەدا دەنیشتن و ئاوی ڕووبارەکە تا نزیک قەدمان داهات و بەم شێوەیە دەپەڕینەوە بۆ ئەو بەر. لەگوێ ئاوەکە و لەسەر کەڵەکەکە لەنگەرمان دەگرت. مەلەوانێک بەشێشی دەکردین بۆ ناو قوڵایی ڕووبارەکە. ئاوەکە ئێمە و مەلەوانەکەی بەرەو خوار ڕائەدا و هێواش هێواش بەرەو ئەو بەر ئاوەکە بەشێشی دەکردین و پێش ئەوەی کەڵەکەکەمان بگاتە ئەو بەر ڕووبارەکە خۆمان فڕێ ئەدایە ناو ئاوەکەەوە. لەژێر تەقەی جاشەکانە دە12 چەکداری بەرزانی چابووک لەگەڵ کە کۆدۆڵەمەری پێش ئەمە پەڕینەوە ئەو بەر. لیان هاتنە دەست و بێپەروا بەرەو سەنگەری جاشەکان هێرشیان برد و هەواران لێکردن تەقە مەکەن، ئەژینە خراپتان لێ بەسەر دێ. تەقە و دەستڕێش نەما و پێش ڕۆژهەڵات هەموو لەشکر لە ڕووباری شین زەیگەورە پەڕینەوە بۆ بەری ناوچەی سۆران. مەسعود بارزانی و لەشکری کوردستان. ڕۆژی شەممە 9 ئایار 1962 لەسەر ڕووباری شین زەیگەورە بووین، چوینە نزیک گوندی مالموسی سەر بە ناوچەی سوورچی. کۆمەڵێکی تر لە پێشمەرگەکان خۆیان ئامادە کردو و بە شەو بە کوونگەی فودراوی لەسەر چەپەر شەتەکدرا و واتە کەڵک کە بریتی بوو لە پارچەیەک چەپەری چوارچێوەی لاکێشەیی لە شوڵی تەڕ و ئەستور تەنرا و لەسەر 6 کونەی فودرا و دابەسرا و لە ڕووبارەکە بپەڕینەوە بۆ ناوچەی سۆران. لەو کاتانە مەسعود بارزانی کە بە هەمەڕای عوبەیدوڵا بارزانی بوو گەیشتە لای سەرۆک بارزانی و هاتە ناو پێشمەرگەی کوردستانەوە. لە خزمەت مەلا مستەفا بارزانی مایەوە پەیوەندی تەواوەتی کرد بە شۆڕشی کوردەوە. مەلا سلێمانی بێتەل سەرگەرمی وەرگرتنی بروسکەی شفرکراوی بروزەکانی میری بوو. منیش پەیتا شیم دەکردنەوە و پێشکەشی سەرۆک بارزانیم دەکرد. لەو کاتانە کە عوبەیدوڵا بارزانی و مەسعود بارزانی هاتنە لامان چای وشکمان دەستکەوت بوو. لەناو کتلێکی ڕەشە لێمان نابوو. باش دەمی کێشا بوو. لە پەرداخی زدرکەسرە میوانداری چا خواردنەوەیانمان کرد. مەسعود بارزانی تازە خەتیدا بوو، واتە سەرەتای سمێڵ بۆرکردنی بوو. هێمنی و هەڵکەوتووی و لێهاتووی لە ڕوخساریدا دەخێنرایەوە. گەلی سوور لە چیای برادۆست. ڕۆژی 26 ئایاری 1962 گەیشتینە گەلی سوور لە چیای برادۆست. ماتۆڕێکی چارجکردنی پاتری زیادمان لابوو لای حسەینی عومەرئاغا دانیشتووی گوندی خەلان بە ئەمانەت داماننا بۆ ئەوەی لە کاتی پێویستە لێی بپرسینەوە. شەوکەوتی نەڕێ هەتا بەیانی بەڕێوە بووین. پێش ڕۆژهەڵات گەیشتینە زۆمی گوندی شێخان لە چیای برادۆست. شوێنێکی خۆشە، لە هەموو لایەکۆ چاوت بە جوانی و چاوەندازی دلکەرەوە دەکەوێت. دار و درەختی سەوز و شنەبای شەماڵ و خوڕەی کانیا و ڕووبار و باڕەی مەڕ و بزن و چیای بەرز و پردار و درەخت و دەنگ و ئاوازی مەلی سرک و هەمەچەشنە لە نێواندیا بارەباری کەو. لەسەر تاوێرە بەردەکان سنگی دەرپەڕانۆ و قاس بە قاسپێتی. پەلشی ڕێواز زەرد بووە. یەکەم جارە چاوم بە بنج و گەڵای ڕێواز بکەوێ. گەڵاکانی زۆر پانە. نازانم لە ناو گەڵای دار و درەختەکانی دیکە
بڵێم لە گەڵای چ درەختێک دەچێت بەڵام دەتوانم بڵێم هەر گەڵایەکی بە قەوارەی سینێکی ناخواردنی دوو کەسی دەبێت